مانگرتنی پزیشک و کارمەندانی تەندروستی بۆ داواکردنی موچە لە سنووری پارێزگای سلێمانی بەردەوامە. بۆ ماوەی زیاتر لە 3 کاتژمێریش پزیشکانی نەخۆشخانەی هیوا تایبەت بە نەخۆشانی شێرپەنجە مانیان کرد و گرفت بۆ نەخۆشخانەی نەخۆشخانەکە دروست بوو. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت ئێمە 3 داواکاریمان ئاڕاستەی حکوومەتی هەرێم کردووە، خەرجکردنی موچەی هەردوو شەفتی بەیانیان و دوانی وەڕایان و موچەی ئێشەگرتنی شەوان. لەم داواکاریانە یەکێکیان جێبەجێ کراوە کە خەرجکردنی موچەی کارمەندانی شەفتی دوانی وەڕۆیە. مەسەلەی مانگرتن لە ناو نەخۆشخانەی چارەسەری توشبوانی شێرپەنجە کە تەنها شوێنێکە چارەسەر بکە بەڕاستی لە هیچ حاڵەتێکە نابێ اختیار بێت و وەزیری دارایی و وەزیری تەندروستی و هەموو لەسەرەوە کۆکن ئەم اختیارە نابێت لە هیچ حاڵەتێکا باز بکرێت. بۆیە هەوڵێکی بەردەوام هەیە کە بە زووترین کات ئەمڕۆ یەکەم خطوە چارەسەر دوو بەشمان چارەسەر کردووە تەنها موچەی بەیانیان ماوە و هیوادارین کە لەم ماوەیەدا موچەی بەیانیانی چارەسەر بکەن. نەخۆشانی شێرپەنجە و کەسوکاریان لە دۆخی نەخۆشخانەکە و مانگرتنی پزیشکان نیگەران و بەرپرسیارەتی دۆخەکە دەخەنە ئەستۆی حکوومەتی هەرێم. دەژڵێن ئەگەر پزیشکان بایکۆت بکەن گیانی سەدان نەخۆش دەکەوێتە مەترسیەکی گەورەوە. داواش لە حکوومەت دەکەن بە زوویی گرفتی موچە چارەسەر بکات. ئێمە کەسوکارمان نەخۆشە و نەخۆشمانەیە لە ژوورەوە. ئەم خەسخانەی ئێمە خەسخانی هیوایە، خۆتان نەزانن خەسخانی هیوا ئەبێ 24 ساعتە کراوە بێ. کەچی حکوومەت موچەکان نادات، ئێوانیش ناخیان نییە بایکۆتیان کردو. وایسە وەزی نەخۆشەکانی ئێمە باجێدەن بەڕاستی باجی حکوومەت و باجی ئەم مینە کە بایکۆتاکەن نەخۆش باجێدا دەگینا حکوومەت هیچ باکێکی نییە، هەر هیچ نەبێ هیچ نەبێ موچەی کارمەندانی تەندروستی بدات بۆ نەخۆشە گینا وەزعیان خراپە وەزعیان خراپە نەخۆشی وای تایە. یعنی ئیسە من بۆ نمونە ئەمە نەخۆشێکمان هەیە تووشی خوێنبەربوونە بێ، ینی ئەگەر ئەوان چارەسەری نەکەن حتممە ئەمرێ. والله لە قەڵازەوە نەخۆشمان هەیە، ڕێگاکەشمان دوورە چەند بەخوای کرێ و پارەی زۆری دێ ڕاستی. ئەگە حکوومەت معاشێکی دا بۆ دکتۆرانە باشە، بایکۆت شت نەکەن هیوادارن. ئەگەر بایکۆت بکەن دۆخی نەخۆشەکانی ئێوە دۆخەکان خەتەرە ڕاستی خەتەریاتە بێن ئەو نەخۆشانە بە عام ئەگەر بایکۆتی بکەن حاڵیان شڕە. ئێمە لە بەیانیەوە لە سەعات 8:30 لێرەین لەو گەرمایە، ئێستا چوینەتە ژوورەوە هیچی لێ نییە، هیچ بۆ ناکرێت. خراپ ئەبێت کە ئەوانی کە لێرەن و نەخۆشن ئیمکانیەتێکیان نییە لە دەرەوە عیلاج وەربگرن، عیلاجەکانیش گرانە یا قورسە یان شوێنێکی وانە بتوانانی عیلاج بەس تەنها ئەوەیە کە لێرەوە عیلاج وەرەگریت و ئێتە داواکانی حکوومەت ئینشەڵا ئەوڕێک لەم فەقیر و دامەوە نەخۆشانە باتەوە و موچەکانی دکتۆرەکان و فەرمانبەرەکان بات و ئێمەش ڕزگارمان بێ ئینشەڵا. ماوەی هەفتەیەکە پزیشکانی نەخۆشخانەکانی سلێمانی بە نەخۆشخانە فریاکەوتنەکانیشەوە بەهۆی دواکەوتنی موچەوە مانیان لە کار گرتووە. ئەمەش بۆتە هۆی دروستبوونی گرفتی گەورە بۆ کەتی تەندروستی. حکوومەتیش بێباکە لە وەڵامدانەوەی کارمەندانی تەندروستی. ئەگەر مانگرتنیش بەردەوام بێت ڕەنگە کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی ڕوو لە داڕوخان بکات. ڕەمیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.